ئامارەکانی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان مەترسیدارن. بەشێکی زۆر لە گەنجان و لاوان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان و باندەکان ئاڵوودەی بەکارهێنان دەبن و بەشێکیش دەوترێت لە ڕێگەی قوتابخانەکان. مامۆستا هەبووە لە قوتابخانەیە کچەکەی ئاڵوودەی مادەی هۆشبەر بووە بێ ئەوەی پێی بزانێت. چاکسازیەکانی ژنان و منداڵان چەندین کەسی تێدایە بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر، بەڵام گلەیی بەڕێوەبەری چاکسازیەکە ئەوەیە پێویست بوو سەنتەرێکی ڕاهێنانەوە هەبێت کە لە دوای چاکسازی گیراوان بنێدرێن بۆ ئەو شوێنە. ئێمە لێرە لەگەڵیانە پەیڕەویەکەین پەڕەداخەوە ئەمە ئەبوو بەپێی یاسای تازەکەی مادەی هۆشبەران بنکەیەکی تەندروستی مەسەحەیەکی تێکەڵاو لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی و وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی هەبوایە بۆ لە خۆگرتنی ئەم کەیسانە و بۆ ڕاهێنانەوەیان بەپێی چەند بەرنامەجێکی ستاندارد تاوەکو چاکەکرێنەوە و ئەگەڕێنەوە ناو کۆمەلگا. ئێستا بە شێوەیەکی بەرچاو لە سنوورەکانەوە مادەی هۆشبەر دەهێنرێتە کوردستان و بازرگانانی مادەی هۆشبەر ڕێگەی جیاواز دەگرنەبەر بۆ دەربازبوونی مادەکانیان. دەوترێت کوردستان بەکار دەهێنرێت بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر بۆ وڵاتانی دیکە و بەکارهێنەر کەمترە لە بازرگانی پێوەکردن. بێگومان بازرگانانی مادەی هۆشبەر کەسانی بەتوانان و دایمەن هینی تازەهینەکانیان تازە ئەکەنەوە یا ئەپدەیتی ئەکەن، ئەوانەی کە تازە بۆ لای ئێمە ئەو ڕێگەیانی کە چۆن ماوەدەی پێ ئاودی بکەن زیاتر شارنەوەی بۆ لە ناو کەلوپەلی ئاساییە، بۆ نمونە لە ناو مەنجەڵی مس، مەنجەڵی فافۆن، لە ناو سەماوەر، لە ناو ئەشیای شۆفڵ، شەفتی شۆفڵ، لە ناو کلێنس، لە ناو مەوادی تر، یعنی ئەو مەوادی بەتایبەتی مەوادی شلەمەنی. ئەمانە ئیشارنەوە بۆیە زۆر جار دەست پێکردنی یا دۆزینەوەی لەوانەی کارێکی سەخت بێ پێویستی بە جیهازێکی گەورەی بە توانای سۆنەرێک هەیە کە بتوانێت هینەکە کەشفکە. ئەگەر ئەم جیهازە بەردەست بێ هینەکە ئاسانترە بێ. کەیسەکانی پشکنینی مادەی هۆشبەر بۆ پزیشکی دادی سلێمانی دەنێدرێت. ئەوان بڕیار دەدەن لەوەی بەکارهێنەر چ مادەیەکی بەکارهێناوە یاخود ئەو مادانەی لە دەستی بازرگانەکان دەگیرێن، بەڵام دەوترێت بەهۆی نەبوونی ئامێری پێویست ناتوانن زۆربەی پشکنینەکان ئەنجام بدەن. خۆی لە ڕاستیە ئێمە وابەستەی ئەو پێشکەوتن و ئەو پێشکەوتنە بەرچاوەیە لە بوارەکەیە کە ئێستا ئەپدەیت ئامێری وا هاتووە هەڵەکردن تیاندا نزیکە لە مەحاڵەوە هەڵە نابێت و ئێمەش ئەو پشکینان و شیکاریان و دەرەنجامی شیکارەکان کە ئاراستی دادگاکانەکەینەوە وابەستەی داهاتووی کەسەکانە وابەستەی ئەبێ بەوەی کە دادگا کە بڕیار ئایا لەسەر ئەو دەرەنجامانە تا ئەو کەسە بە تۆمەتبارکردنی یاخوو بە بەراعەتکردنی. بۆیە گرنگە کە ئێمە هەر چمچێکی پێشکەوتن هەبێ لە بوارەکە بەدوایە بڕۆین و هەوڵ بین کە ئێمە بتوانین ئامێری زیاتر پێشکەوتو بێنین تاوەکو بتوانین لە پێناو پاراستنی سەروەری یاسادا. ئەوانەی مادەی هۆشبەر بەکاردەهێنن لە هەرێمی کوردستان بەپێی پۆڵەنبەندی بەشێکی زۆریان کێشەی کۆمەڵاتیان هەیە و دایک و باوکیان جیابۆتەوە، بەشێکیشیان لە ڕێگەی خوێندنگاکان و هاوڕێی خراپ و بەشێکیش هیچ کێشە و گرفتێکیان نییە و کوڕی کەسانی ناوداریشن. دوجار بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە لە ئاینی ئیسلام ڕێگە پێدراو نییە و ئەوانەی پەنای بۆ دەبەن ئەوانن کە ئینتیمای ئاینیان لاوازە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.